كارێکی تر لەو کارانەی کە دەبێتە مای خۆشەویستی و بتەوکردنی برایەتی سەردانی برای مسلمانت بکەیت لە ئەحواڵی بپرسی کە دیار نییە ماوەیەکە نایبینی لە حاڵ و باڵی بپرسە ئەم سفەتە جگە لەوەی کەوا دەبێتە سەبەبی بتەوکردنی برایەتی و خۆشەویستی نێوان مسلمانان سەبەبێکی گەورەیە کە خوای رب العالمین خۆشی بوێیت ڕێزت لێ بگرێت ئەبی هورەیرە دەفەرمێ پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرموي أن رجلا زار أخا له في قرية أخرى فأرصد الله له على مدرجته ملكا ذلك برايك مسلمان ويستي السرداني برايك مسلماني بكا لقندجكا لديجكا بون يتباكا ودرتو كالسرداني براي مسلماني بكا كوتر رقا أما باشي أمتكاني بيشتر دكا خوای رب العالمین ملائکەیەکی ڕەوانە کردە خوار لەسەر شکلی ئینسان لە پێش و لە سەر ڕێگەی پیاوەستا تا گەیشتە سەری فلما أتى عليه قال أين تريد گەیشتە سەر ئەو ملائکەی لەسەر شکلی کابرا پێی گوت ها کابرا لە کۆ دەرچووی لە ماڵەوە بۆ چۆ کوێتە ڕێ فەرمووی أريد أخا لي في هذه القرية برایەکم هەیە لەو گوندە لەو دێیە ئەچم سەردانی ئەکەم برایەکم هەیە برای دینی قال هل لك من نعمة تربها هیچ مصلحته لبينتان إيشكت هي لو جيب جيكي بري إيشك ما كم صار لو شدم كاركت هبي لوي فرمي لا غير أني أحببته في الله عز وجل نا والله إيشك منيا تنها لبر خاطر خوا خوش مويت لبر خاطر خوا تعالى خوش مدوي سرداني أكم ملائكة كبي فرمو فإني رسول الله إليك من روانك راوي خوان بوتو خوا بنيت الشارزاك تو وجدر جوتا بأن الله قد أحبك كما أحببته فيه خواي رب العالمين تو خوش دويت چونکە تۆ ئەو برات بۆ خوا خۆش دەوێت ئیشەکانتان بۆ خوا بێ خوای رب العالمین بەرەکەت دەکاتە ئیشتانەوە ئەم پیاوە بە نیەتێکی پاک لە ماڵ دەرچوو سەردانی برایەکی بکە خۆشەویستی خوای بەدەستێنا پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم والله لا يلقي الله حبيبه في النار والله خوای گەورە خۆشەویست خۆی ناکات ئاگرەوە بۆی ئینسان دروستە هەوڵ بدە خۆشەویستی خوا بەدەست بێنێت بەو کردەوانە کە مای خۆشەویستین لەلای خوای تعالی ئەم فەرمودەیەش ئیمام مسلم دەگێڕێتەوە دەبینی لەم فەرمودەیە دەبیستی لەم فەرمودەیە ئەم پیاوە سەردانی ئۆبرایی کرد بەبێ مەسلحەت هیچ مەسلحەتی لە بینیان نەبوو بۆ خوای رب العالمین بوو پاڵپێنەوەر بۆی و دافع تێیدا و پاڵپێونەر بۆی تەنها ڕزوانی خوا بوو چەندە گرنگە ڕزوانی خوا فەقەت چەندە لە دیەکەیش خۆشیەوە دوور بوو ئەمش ئەسبابی مەحەبەتەکەی ئینسان ئاگاداری بێت